ئەمڕۆ ئێمە ڕۆژنامەوانانی کورد لە دەرەوەی وڵات لە برۆکسلی پایتەختی بەلجیکا کۆبوونەتەوە بۆ یادکردنەوەی ساڵیادی 15مینی شەهیدی قەڵەم و ڕێگای حەقیقەت و ئازادی سەردەشت عوسمان کە 15 ساڵ بەر لە ئێستا بە شێوازێکی نامرۆڤانە لە هەولێری پایتەختی هەرێمی کوردستان ڕفێنرا و پاشان بە شێوازێکی درەندانە شەهید کرا. لەو ساڵیادەدا ئێمە گەڕایەوەی کە سەری ڕێز و نەوازش بۆ گیانی پاکی سەردەشت عوسمان دادەنەوێنین، هەروە بۆ سەرجەم شەهیدانی ئازادی ڕۆژنامەگەری و هەروە ئازادی کوردستان پەیمانیش نوێ دەکەینەوە کە ڕێبازی سەردەشت عوسمان و هەموو هاوڕێکانی و شەهیدانی ئازادی ڕۆژنامەگەری بەردەوامی پێ بدەین و پەیامێکیش دەدەینەوە بە دەسەڵاتداران و بکوژانی سەردەشت عوسمان کە ئەوان ئەوە تا 15 ساڵی بەسەردا تێپەڕیەوە نەیانتوانی سەردەشت بێدەنگ بکەن و بیر و هزری سەردەشت بنبەست بکەن، کۆتایی پێبێن، بەڵکو لە دوای 15 ساڵ هێشتا سەردەشت ڕاستە بە جەستە لە ناوماندانیە، بەڵام بە فکر و هزر و ڕێبازەکەی و قەڵەمەکەی هەر لەگەڵماندا بەردەوام دەبێ. داوا دەکەین لە دوای 15 ساڵ بکوژانی سەردەشت دەستگیر و دادگایی بکرێن کە ئاشکراشن، دیارن و ئازادی ڕۆژنامەگەری لە باشووری کوردستان هێندەی دیکە بەرتەز نەکرێتەوە و ڕێگە بدرێ بە ڕۆژنامەگەری ئازاد کار و خەباتی خۆی بکە بە ئازادانەوە بتوانێ بێتە پێشەنگ بۆ کۆمەڵگا. جارێکی دیکە بەرز و پیرۆز بە یادی سەردەشت عوسمان و سەرجەم شەهیدانی ڕێگەی ئازادی کوردستان. شەهید نامرن، شەهید نامرن، شەهید نامرن، شەهید نامرن.